لە کاتێکدا کە لایەنەکانی ڕێککەوتنی ناوەکی ئێران بە مەبەستی سەرخستنی گفتوگەکانی ڤیاننا سەرقاڵی بەکارهێنانی دواکارتەکانی خۆیانن، پرسی ئەنجامدانی کاری تێکدەرانە بۆ سەر دامەزراوەی پیتاندنی یۆرانیۆم لەوانەیە حەسەن ڕۆحانی سەرۆککۆماری ئێران کە بە کەسێکی میان ڕووناسراوە ناچار بکات مل بۆ داواکاریەکانی محافزکەرەکانی ئێران بدات کە خاوەن هەڵوێستی توندن لەسەر پرسی پرۆگرامی ناوەکی. لەو سەردەمەی کە بایدن جێگری باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا بوو لە چوارچێوەی واژەکردنی ڕێککەوتنێکی ناوەکی کە بە پلانی کاری هاوبەش ناونرا و تێیدا لە بەرامبەر هەڵگرتنی سزاکانی سەر ئێران توانرا پرۆگرامی ناوەکی ئەو وڵاتە بەڕادەیەکی بەرچاو سنووردار بکرێ، وای کرد دەرگای دیالۆگ لەبەردەم هەردوو وڵاتی ئێران و ئەمریکا وەڵا بێت. بەڵام لەگەڵ هاتنی دۆناڵد ترەمپ بۆ سەر دەسەڵات ڕەهەندێکی زۆر جیاوازتریان بەخۆوە بینی و بە ئەنجامدانی زنجیرەیەک هێرش بۆ سەر ئێران سیاسەتی لایەنەمیان ڕەو و ڕیفۆرمخوازەکانی ئێران لە بەرامبەر بەرەی محافزکارەکان بێهێز بوو. بەرەی محافزکارەکان هەنگاو بە هەنگاو توانیان کاریگەرتر بن و حکوومەت ناچار بکەن کە سیاسەتەکانی ئەوان جێبەجێ بکات. گەورەترین دوو نمونەی ئەمەش بریتی بوون لە هەنگاوەکانی داران لە دوای تیرۆرکردنی قاسم سولەیمانی لە 3 کانونی دووەمی ساڵی 2020 و تیرۆرکردنی موحسینی فەخریزادە زانای ئەتۆمی لە 27 تشرینی دووەمی هەمان ساڵ کە هەر لە دوای هێرشەکە عەلیڕەزا زەقانی سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوە و پەرلەمان و ئەندامی پێشووی سوپای پاسداران لە لێدوانێکیدا بۆ تەلەڤیزۆنی فەرمی وڵاتەکەی ڕەخنەی توندی لە وەزارەتی هەواڵگری ئێران گرت و ڕایگەیاند کە ئێران بووەتە بەهەشتی سیخوڕەکان. لە دوای کوشتنی قاسم سولەیمانی ئێران سەرجەم ئەو بەڵێنانەی کە لە چوارچێوەی ڕێککەوتنی ناوەکی دابووی هەڵی پەسار. هاوکات لە دوای کوشتنی فەخریزادەش دووبارە پرۆژە یاسای خێراکردنی پرۆگرامی ناوەکی کە پێشتر لەلایەن محافزکارەکانەوە برابووێنە و پەرلەمان و پەسەند نەکرابوو کەوتە بەرنامەی کارەوە و سەرڕای ناڕەزایەتیە توندەکانی حکوومەتی ڕۆحانی پرۆژە یاساکە پەسەند کرا. هێرشکردنە سەر دامەزراوەی ناوەکی شەید ئەحمەدی ڕۆشن لە شاری نەتەنز لە 11 نیسان کە بە یەکێک لە گەورەترین ناوەندەکانی پیتاندنی یۆرانیۆم دادەنرێ تارانی ناچار کرد ئەو هەنگاوانە بنێ کە چەند مانگێک بەر لە ئێستا زۆر بەتوندی دژیان دەوەستایە و ڕاشیان گەیاند ئاماژەی بەهێز هەیە بەوەی کە ئیسرائیل لە پشت ئەو هێرشەوەیە. سەرڕای گوشارەکانی سەریشی ڕۆحانی گفتوگەکانی ناوەکی ڤیەننای ڕانەگرت، بەڵام بەڵێنیدا کە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بەرز بکاتەوە بۆ لە سەدا 60. ئەمەش لەوانەیە گفتوگەکانی پەیوەندیدار بە پرسی ناوەکی زۆر قورسر بکات. هەر لە دوای ئەمەش لە 16 نیساندا عەلی ئەکبەر ساڵحی سەرۆکی دامەزراوەی وزەی ناوەکی ئێران ڕایگەیاند کە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمیان بۆ 160 بەرز کردوێتەوە. ئەمریکا لە بەرامبەر گەڕانەوە بۆ ڕێککەوتنی ناوەکی داوا دەکات ئێران لە گشت پێشێرکاریەکانی ڕێککەوتنی ناوەکی پاشگەز ببێتەوە. لە بەرامبەردا ئێران داوا دەکات پێشتر سەرجەم سزاکانی سەری هەڵبگیرێت کە لە سەردەمی دۆناڵد ترەمپ بەسەریدا سەپێنراوە.